ئازیزان دووبارە سڵاوتان لەبێت لەگەڵتانە بەردەوامە بین وەکو پێش ناوبڕەکە ئاماژەم پێکرد کەوتم تەوەرێکی دیکی سۆدیۆمانە بێتەوە میوانێکی ئازیزمان لە شاری کەرکووکەوە بە تایبەت هاتەوە بۆ بەرنامەی کورسات مەگەزین کە ئەم جارایان باس لە ساڵۆنی شەقامی ببورن ساڵۆنی شەقامی جمهوری کەرکووکەکەین کە ماوەی 3 ساڵە دامەزراوە و ئەم دامەزراوەیە ئەتوانین بڵین ماڵێکە بۆ نووسەران و هەروەها بۆ هونەرمەندان کە ئەمانە هەفتانە بێگومان کۆڕیان هەیە ئیتر کۆڕەکان هەر جارە و لەسەر بابەتێکی جیاوازە وەکو خۆشیان ئاماژەیان پێکرد پێش بەرنامە گفتوگۆمان کرد تەنانەت لە بابەتی وەرزشیشە ئەوان کۆڕیان هەیە هەر لەبەرەوە ئەمڕۆ میوانداری خات و ڕەنگین مەلا سەمەدمان کردووە کە بەڕێزیان ڕێکخەر لە ساڵۆنی جمهوری کەرکووکن بەخێربێی هەر لە شاری کەرکووکەوە تاوەکو شاری سلێمانی بەخێربیت. سپاس بۆ تۆ خات و ساوێن سپاس بۆ ئەو لوتف و ماریفەتە جوانەی ئێوەی ئازیز بۆ پێشوازیکردنتان لە من سڵاو لە بینەرانی کورسات بە تایبەتی و کورسات مەگەزین ینی بە شازێکی گشتی و تایبەتی خۆشحاڵم ئەمڕۆ لێرەوە لە شاشە جوانەکەی کورسات و بە تایبەت لە بەرنامە جوانەکەی تۆ دەرەکەوم. زۆر سپاس دووبارە بەخێربێی سەر زۆر سپاس زۆر سپاس. خات و ڕەنگین سەرەتاش حەز ئەەکەم بە چالاکیەکانی ئێوە دەست بکەین کە با بزانین ساڵۆنی شەقامی جمهوری کەرکووک ئایا چالاکی نوێی هەیە یاخود چالاکیەکانی تەنها بە کۆڕەکانە یاخود چ شتێکی تری هەیە چالاکی جیاوازتری هەیە ئەلبەتە ئێمە خۆمان نەزانین چکەم بە تابعین بەڵام حەزەکەین بینەرانیش بە هەمان شێوە ئاگادار و شارەزا بن. بردەوام ئەگەر سەیری چالاکیەکانی شاری کەرکووک بکەی ئەگەر بە شازێکی گشتی باسی بکەی کەرکووک هەمیشە گڕوتینێکی زیاتری هەیە لە ڕووی ئەنجامدانی چالاکی کەرکووکمان نەبێت. بەردەوام ینی من متابعی کورساتم زۆر متابعم سەیری هەموو بەرنامەکان ئەەکەم زۆرترین باق بە چالاکیەکانی شاری کەرکووکە دەن بە تایبەتیش ساڵۆنی شەقامی جمهوری ئێمە لێرەوە دەستخۆشێکی زۆر تایبەتمان هەیە بۆ ستافی بەرنامەی کورسات مەگەزین ئێوەی بەڕێز کە بەردەوام گرنگی بە هۆشیارکردنەوەی کۆمەلگا لە ڕووی ئەوەی کە تا چەند گرنگە لە ناوەندێکی ڕۆشنبیریەوە گرنگی بە بابەتی ڕۆشنبیری و تەواوی چالاکیەکان بدرێت. بێگومان ئەرکی خۆمان ساڵۆنی شەقامی جمهوری ئەگەر بە تایبەتی باسکەین ئێمەوەکو هاوکار و ڕێکخەرانی ساڵۆنی شەقامی جمهوری من ێسەوام لێ هاتوو یعنی هەستەکەم خاوەن ماڵم لە ساڵۆنی شەقامی جمهوریە چونکە بەردەوام کاک محەممەد تایر هاوڕێ و هاوپیشەی ئازیزم و لێپرسراوی ساڵۆنی شەقامی جمهوری یعنی دەرفەتێکی هێندە فراوانی لە بەردەم منە ڕاخستووە کە من بتوانم هەرچی ئەزمون یاخۆت وزە و توانای ژنێتی خۆم هەیە لە بابەتە ڕۆشنبیریەکان لە ئەنجامدانی کۆڕ و لە کۆبوونەوەکان لە پێشوازیکردن لە بیرمەندان و تەواوی ئەو کەسانی کە خزمەت بە کای ڕۆشنبیری ئەکەن لە هەر سوچێکەوە بێ یعنی وای لێم کردووە کە بتوانم متمانێکی باش و هێزی خۆم لەو ناوەندا بە شازێکی فراوان ئەنجام بدەم. دەستە خۆش بێکەوەتە باسێکی چالاکیەکانمان بۆ بکە با بزانین لە ئێستا چالاکیەک هەیە لە بەردەستیەوەیە. لە ئێستاە بۆ بڵین هەفتەی داهاتوو واتە سبەی ڕۆژی دووشەمە ئێمە هەموو دووشەمانێک کۆڕمان هەیە زۆر جاریش بیرمان لەوە کردوتەوە کە بەدەر لەوەی ئێمە نووسەرێکیان بیرمەندێکیان هونەرمەندێک یان بابەتی لەسەر بابەتێکی دیاریکرا و گفتوگۆ بکەین بیرمان لەوە کردوتەوە بەدەر لەوە کە میوانمان هەبێت خۆمان لەگەڵ ئەو ئازیزانەی کە بەردەوام هاوڕی ساڵۆنی شەقامی جمهورین بابەتێک دەستنیشانکەین بتوانین تەوەرێک دیاریکەین و لەسەری گفتوگۆ بکەین. لە ئێستاە سبەی بۆ مامۆستایکی زانکۆیە کە دکتۆرای هەیە و بڵێن لەسەر ئەو بەحسەی کە هەیەی لەژێر ناونیشانی ژنان و بێکاری ینی ئێمە بەردەوام چی ئەەکەین ئەو بابەتانی کە لە کۆمەلگایە جی بایەخە پێویستە گرنگی پێ بدرێ دەسەخینە سەر ئەو بابەتانی کە بوونەتە ئازار لە کۆمەلگایە هەوڵی ئەوە ئەدەین لە ڕێگەی باسکردن لە ڕێگەی ئەنجامدانی کۆڕەکان لە ڕێگەی قسەکردن لە ڕێگەی بڵێن ئاڵوگۆڕکردنی بۆ چوون لەگەڵ نووسەران و ڕای جیاوازی ئەوان بتوانین زۆرترین ئەو بابەتانە گفتوگویان لەسەر بکەین کە جێی باسن لە کۆمەلگایە بەڕاستی. بۆی بتوانین هۆشیارێکی زۆر باش بە کۆمەلگا چونکە خات و ساوێن هێشتا کۆمەلگای ئێمە پێویستی بۆیە کە هۆشیاری زیاتری پێ بدەیت بەتایبەتی بەڵێ پێویستی پێێتی چونکە ئێمە خاوەن دابوونەریتێکی زۆر چەق بەستوین دابوونەریتێک کە یعنی ڕەنگە هەندێشت ڕێگەمان پێنەدا بە تایبەتی بۆ ڕەگەزی ئێمە بۆ ژنان ڕەنگە ڕێگەمان پێنەدا هەندێک ینی هاوشێوی پیاوان بتوانین ئەو ئەزمونە و توانایی کە لە خۆمانە هەیە بتوانین بە ئازادانە توانەکانمان هاوشێوی ڕەگەزی بەرامبەر بخەینە کار. بەڵام ساڵۆنی شەقامی جمهوری توانیوێتی ئیدارەی ئەو بابەتە بدا کە زۆرترین دەرفەت بدات بە خانمان و لێرەوە ئەمە سوپاسێکی تایبەتی هەردوو
بەڕێوەبەر و لێپرسراومان بکەین کە لێپرسراوی دەستگای میدیایی کەرکووک کاک عیماد ناسح کە بەردەوام هاوکارێکی باشی ئێمەیە هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی معنەویەوە توانیوێتی ئەو دەرفەتە باشە بۆ ئێمە بکە ئێمە بتوانین کۆمەڵێک تەسەڕفی جیاواز هەیە لە هەموو ڕوەکانەوە و هەروەها کاک سۆران ڕێز و سڵام بۆیانەیە هیوادارم تەمەنیان لەو دەستگایە درێژ بێت کاک سۆرانیش بڵێن بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی کەرکووک یعنی دوو لێ پرسراوەتیان لەسەرشانە توانیویانە کە دەرفەتێکی باش بە ئێمە بدەن بە تایبەتی ئەوانەی کە توانایەکیان هەیە وزەیەکی باشیان هەیە بۆی بتوانن بە ئازادانە توانەکانیان بخەنە کار دەستە خۆش بێ خاتەوە ڕەنگی کەواتە پێم بڵێ ساڵۆنی شەقامی جمهوری کەرکووک ئەم ناوەتان کە هەڵبژاردووە بۆچی ئەم ناوەتان هەڵبژاردووە چۆن بۆ بڕێرتان ئەم ناوە هەڵبژێرن ساڵۆنی شەقامی جمهوری ماوەیەک مشتومڕێکی زۆر لەسەر کرا ئەنجا بە تایبەتی لە ساڵیادەکانە کە ساڵیاد بۆ نمونامە سێم ساڵیادی بوو کە بڵێن یادمان کردەوە کۆمەڵک چالاکیمان خستە بەردەم مشتومڕێکی زۆر لەلایەن ناوەکەیەوە کرا کە بۆچی ساڵۆنی شەقامی جمهوری بێ بۆچی بەو ناوە ینی مصطلحێکی عەرەبیە بەکار بهێنرێت لەبەرەوەی شەقامی جمهوری مۆرکێکی ڕەسەنی هەیە مۆرکێکی کولتوری هەیە لە شاری کەرکووکە ئەو کاتێک کە کاکستران لێ پرسراوی مەکتەبی ڕاگەیاندن بوو 3 ساڵ بەر لە ئێستا بیری لەوە کردەوە کە ناوەندێک لە شاری کەرکووکە دابمەزرێ بە ناوی ساڵۆنی شەقامی جمهوری هاوشێوەی ساڵۆنی کوردستانی نوێ لە سێمانی و ساڵۆنی لاپەڕەنۆ لە شاری هەولێر بۆیە ساڵۆنی شەقامی جمهوری کاتێک کە دەستی بەکار و چالاکیەکانی کرد بۆ ناوەکەی بیریان لەوە کردەوە لەبەر ئەوەی شەقامی جمهوری بە ناوی شەقامی جمهوری شاری کەرکووکەوە ناونراوە شەقامی جمهوری کە ئێستا هەندێک جار شەقامی کۆماریشی پێ ئەوترێ لەبەرەوەی ساڵانێک بوو لە ڕابردووە ئەو شوێنە شەقامی جمهوری شوێنێک بوو بۆ کۆکردنەوەی تەواوی بیرمەندان و نووسەران ئەوانەی کە خەمی ڕۆشنبیریەتیان بۆ ئەوانەی کە بەردەوام ئەیان خوێندەوەوانەی کە نووسەر بوون بیرمەند بوون ڕۆشنبیر بوون بۆیە ساڵۆنی شەقامی جمهوری ناوەکەی لەوە هاتۆ بە ناوی شەقامی جمهوری لە شاری کەرکووکە ناونراوە دەستە خۆش بێ خاتۆ ڕەنگین وەکو خۆش ئاماژەت پێکرد و بۆت باس کردین کە ئێوە چەندین کۆرتان بۆ چەندین نووسەر و هونەرمەند ئەنجامیاوە تەنانەت بۆ جەمال غەمباریش لەوێ کۆرەکتان بۆ ئەنجامی ئەمەش لە کورسات مەگەزینەوە بێگمان باسمان لێوە کرد جا پێمان بڵێن تاوەکو ئێستا ئایا بە ژمارە هەتانە کە چەند هونەرمەند یاخود نووسەر و شاعیر توانیویانە سوودمەند بن لەو کۆرانەی ئێوە بەردەوام خات و ساوێن لەوتی بڵێن لەوتەی ساڵۆنی شەقامی جمهوری دامەزراوە بەردەوام ئەگەر بەپێی بەتەواتی ئامارەکەم لانیە بەڵام بەڵێ بەڵێ هەم ڕێژی بەشداریکردنەوەی کە بەشداری ئەەکەن لە هەردوو ڕەگەز ئەبێ ناوی خۆیان بنووسرێ لەبەرەوەی لە ساڵیادەکانە گرنگی بەوانە ئەدەین هەم لە کاتی بڵێن کۆڕەکانە ئەنجامی ئەدەین بەردەوام کۆڕمان بۆ چەند بیرمەند کردو بۆ چەند نووسەر کردو بۆ چەند هونەرمەند کردووە بەڵام جیامان نەکردوەوە بە دیاریکراوی بڵێن ئەوەنە هونەرمەندیان ئەوەنە نووسەر بە شێوازێکی گشتی زیاتر لە 130 کۆڕمان ئەنجام داوە لە ماوەی ئەم 2 ساڵ و نیوەیە هێشتا نەبوو بە 3 ساڵی تەواو بەڵام ئەوەنە کۆڕمان ئەنجام داوە یان ڕێژەیەکی باشە کە با چەند کارمەندێکی کەم و شوێنێکی بچووک هۆڵێکی بچووک بەڵام ئێمە دەوڵەمەندین لە بیر دەوڵەمەندین لە کۆڕ دەوڵەمەندین لە چالاکی من ئەگەرچی بڵێن کارمەندی ڕسمی ئەو شوێنە نیم بەڵام وەکو پێم وتی دەرفەتێکی زۆر زۆر باشم بۆ ڕەخساوە سپاسیانەکەم بە تایبەتی کاک محەمەد لێرە سپاسیەکەم ینی زۆربەی سەرکەوتنەکانی من بۆ ئەوە گەڕێتەوە و هەروەها کاک عیماد ناسیحیش کە ئەو هۆکاری ئەو بوو کە من بەردەوام قۆناغ بە قۆناغ بتوانم قۆناغەکانی ژیانی خۆم لە بواری میدیاییە تێپەڕێنم دەستە خۆش بێ و سپاس بۆ ئەوان و تۆش سەرکەوتوو بیت بێگمان جا باسێکمان لەوە بۆ بکەی کاتێک ئەم کۆڕانە ئەنجامەدرێت تاوەکو چەندێک ئەو نووسەرانەی کە باسێک لە کتێبەکانی خۆیانەکەن ئەتوانن پەیوەندیەک لەگەڵ ئامادەبوانی ئەوانە دروست بکەن و ئامادەبوانی خۆیانە دروست بکەن کە لەوێ ئامادەییان هەیە و مناقەشەیەک دروستە بێت لە بینیانە بەڵێ لەلایەن کاک محەمەدەوە ڕێخستنی تەواوی کۆڕەکان ئەنجام ئەدرێت ئەو پەیوەندی بە نووسەرەکانەوەکە پێشوەتر گفتوگۆ پێشووتر لەگەڵ ئەو نووسەرە ئەنجامەدا یاخود خودی ئەو کەسەی کە ئاوێ کۆڕەکە ئەنجام بدا پێشوەختە تەبعاً پێشوەختە گفتوگۆیەکی ڕۆشنبیری لە بینی هەردوولا ئەنجام ئەدرێ کاک محەمەد لەسەر ئاساسی ئەو بابەتانی وەکو پێم وتی هەندێک بابەتەیە لە کۆمەڵگای ئەبێ خۆمان درکی پێ بکەین چونکە ئێمە ڕێکخەری کۆڕەکەین بۆ نمونە لەسەر ئەم بابەتە ئایا بەپێی ئاسی زانیاری و ئاسی معریفی ئەو کەسە ئایا ئەگەر مامۆستای زانکۆیە لەسەر چی بابەتێک چی تەوەرێک ئەتوانێت گفتوگۆ بکات لەگەڵ ئەزمون
مەزموونی ئەوە بگونجێ و لەگەڵ بیر و شێوازی یاخود توانای ئەوە بگونجێ گفتوگۆیەکی تێر و تەسەل گفتوگۆیەکی چڕ گفتوگۆیەکی پوخت و تەواو ڕۆشنبیری پێشووتر لەلایەن کاک محەممەدەوە لەگەڵی ئەنجامەدرێ و دواتر دیزایانی بۆ ئەکرێت لەلایەن بەشی سایتی بڵین دەستگای میدیایی کەرکووکەوە کە سپاسیانەکەین کۆمەڵێک هاوکار لەوێ بەردەوام دیزایانی کۆڕەکانمان بۆ ئەکەن ئیتر ناوی تەوەرەکە کاتەکەی شوێنەکەی و وێنەی ئەو کەسەشدا ئەنرێت و ئەمە پێشووتر لا گفتوگۆیەکی چڕ و تەواو ڕۆشنبیریەوە سەری گرتووە. دەستە خۆش بە خات و ڕەنگینجا من کە قسەمانە کرد لە ژووری میوانەکە یەکسەر و پرسیارم بۆ دروست بوو. ئایا ئەم کۆڕانە ئەو چالاکیانێکی ئێوە هەتانە تەنها هونەرمەندان و نووسەران و شاعیرانی شاری کەرکووک ئەگرێتەوە واتە تەنها لە ناوخۆی شاری کەرکووکە بێت یاخود شارەکانی دیکەی کوردستانیش بەگشتی ئەگرێتەوە؟ نەخێر خات و ساوێن تەنیا لە شاری کەرکووکانیە ینی تەنانە زۆر جارگلەی ئەوەمان هاتۆتە سەر کە بۆچی لە دەرەوەی شاری کەرکووکە نووسەرانیان بیرمەندانیان هونەرمەندان بانگێ شتێکرێن ینی ساڵۆنی شەقامی جمهوری بۆتە ماڵی تەواوی ڕۆشنبیران ئێمە هیچ کاتێک جیاوازیمان نەکردووە بیرمان لەوە نەکردوێتەوە کە ئێمە شارچێتی بکەین بیر لەوە بکەینەوە کە تەنها نووسەرانی شاری کەرکووک بانگهێشت بکەین یان خزمەتیان بکەین لە شارەکانی دیکەشەوە ینی لە ماوەی ڕابردوودا شاعیری جوان شاعری هەسناسک جەمال غەمبارمان بانگهێشت کرد کە بە هاوکاری و هاوەهەنگی لەگەڵ سنتەری هاوبەشیلۆڕ و سنتەری ڕۆشنبیری کەرکووکە توانیمان کە کۆڕێکی زۆر شایستە زۆر باش کە خۆشم پێشکەشکارەکەی بووم ئەنجام بدەین لە سنتەری ڕۆشنبیری کەرکووکە نەخێر هەر تەنها نووسەرانی شاری کەرکووک ناگرێتەوە بەڵکو لە تەواوی شارەکان بێ جیاوازی ئایدیا حزب پێک هاتە تەواوی ڕەنگەکان لە خۆگرێت. دەستە خۆش بە خات و ڕەنگین جاباسی پێشکەشکاری و کرد کە خۆشە پێشکەشکاری بێگومان و لە زۆربەی چاڵکەکانە هەر خۆت دەرەکەویت هەستێکی چۆنەکە تۆم ڕۆمیوانی تو منیش پێشکەشکارم کە بێگومان کورسات ماڵی هەمووان و ماڵی خۆتە بەڵام بوو بەرنامەکە میوانی منی زۆر خۆشحاڵم کە بینم ڕۆژ بە ڕۆژ گەشاکەم بەڵام گەشەیەکی زۆر منطقیانە گەشەیەکی زۆر ئەنی باگراوندێک یاخود کەسایەتێکی معریفیانە ئەگەر دەرکەوتنێک ئەگەر لە ڕووی ڕۆشنبیریەتەوە نەبێت لە ڕووی کەسایەتێکی پیشەیانە نەبێت ئەخلاقیانە نەبێت ئەو هیچ کاتێک تام و چێژی نییە بەڵام کاتێک ئەبینی لە کەناڵێکی سەنگینی وەکو کورساتەوە لەسەر بابەتێکی ڕۆشنبیری و باسەکەش کوێ بێ ساڵۆنی شەقامی جمهوری بێ ئەوە زۆر زۆر خۆشە زۆرترین جار من پێشکەشکاریم کردووە دیسان سوپاسیەکەم کاک محەممەد زۆر جار پێم وتووە وتومە بۆچی یعنی بەردەوام کۆڕەکان زۆرترین کات بە من پێشکەشەکەی وتوێتی پێم وایە ناڵم فەزڵی تۆ دەم بەسەر ئەوانی دیکە بەڵام پێم وایە لە دوای خۆم ئیتر ینی تەواو متمانم پێ هەبێ دووبارە زۆر سپاس بۆ تۆ خات و ڕەنگین خۆشحاڵ بوون کە ئەمڕۆ لەگەڵمانە بوویت بەهۆی سەرکەوتنی زیاتر زۆر سپاس بۆ تۆ سپاس پێشاوبی